بەڵا خۆشەویستان سبەینێ چوارشەممە 22/6 لە زانکۆی هەڵەبجە دیداری حەمەی مارف بۆ زمانەوانی نوێ بەڕێواشێ بێگومان لەو دیدارەدا چەندین توێژینەوە و چەندین چالاکی جۆرا و جۆر بڕێواچێت ئەچمەوە لای هاوکارم کوردۆ ئەگەر ئامادە بێت کوردۆ زانیاری زیاترمان پێدات لەسەر ئەو دیدارە و لەسەر ناوەڕۆکی دیدارەکە فەرموو کوردۆ. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوامم سازکردنی دیدارەکان لە هەر بوارێکا بێ بۆ خۆی بابەتێکی گرنگە خستنە ڕووی لێکۆڵینەوە و توێژینەوە هەروەها سازکردنی پانێڵەکان لە هەر بوارێکا بێ بابەتێکی گرنگ و سەرنجڕاکێشە بۆ بەشداریکردنی و کەسانی کە پسپۆڕن لە بوارەکە بتوانن قسە لەسەرەوە بابەتانە بکەن. دیداری پرۆفیسۆر دکتۆر حەمەی مارف و بڕیارە سبەینێ بەڕێوچێت لە ژێر دروشمی یاد و وەفایە کە تایبەتە بە بابەتی زمانەوانی پەیوەست بە هەموو زانستەکانی چرەوە قسەباز لە سەر کۆی دیدارەکە و سازکردنی دیدارەکە بە میوانداری بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین کە ئەندامی لیژنەی ئامادەکاری دیدارەکەیە. سوپاس بۆ بەشداریکردن دکتۆر زۆر بەخێربێ. ئەم دیدارە بۆ لە ژێر ناوی پرۆفیسۆر دکتۆر حەمەی مارف ئاساسکراوە. جارێکی سوپاس بۆیەوە بۆ میێنەران و بۆ کورسات کە هەمیشە بایەغ بە زمان و بە کولتوری و بە ئەو بابەتە ڕۆستانانەی زمانی کوردی و کولتوری کوردیەدا. حەمەی مارف کە نازناوەکەیەتی پرۆفیسۆر دکتۆر مەخام ماڵوف فەتاح هیچێک بۆ لەو کەسایەتیە زانستی ئەکادمیە نیشتمان پەروەرانەی کە ساڵانێکی زۆر خزمەتی گەورەی کردووە لە مەجای هەم زمانی کوردی هەم زمانی ئینگلیزی هەم بەراورد لە بینی زمانی کوردی و زمانی ئینگلیزیە کە چەندینەوە لەسەر دەستی ئەوە پێگەێنراوە هەر بۆیە لە دوای مردنی خۆی خۆڕزگانە نازناوی مامۆستای هەمووانی پێبەخشرا. ئەم کە ناومان ناوە یاد و وەفا کە دیاری زمانەوانی نوێ هەم یادی ساڵ یادی مردنیەتی بەیانی کە ڕۆح و شاد بێت کە بەیانی 10 ساڵ بەسەر کۆچی دواییاتی ئەپەڕێ هەم وەکو وەفایەک بۆ ئەو هەموو بەخشش و پێگەیاندنیانی کە ئەو لە 40 ساڵ زیاتر تەمەنی کارکردنی خۆیان لە پرۆسەی پەروەردە و خوێندنی باڵا کردوێتی و ئومێد دەکەین ئەمە ببێ بە نەریت هەم بۆ کەسە زیندوەکانیشمان ئەنێ ئەو کەسانشی کە لە ژیانیان کە بەخشەی زۆریان هێجا لە مەجای زمانایە ئەدەبایە کۆمەڵایەتیایە هونەرایە لە هەر مەجالێکایە هەم خۆیان لە ژیانیان بەچای خۆیان ببینن هەم لە دوای کۆچی دواییشیان بەرهەمەکان و بەخشەکان و پێگەاندەکانیان بەڕابگیری ئێمە لەم دوو ڕوانگەیەوە ناومان ناوە یاد و وەفا. زۆر باشە. مەبەستان چییە لە بابەتی زمانەوانی نوێ؟ مەبەستان زمانی ستانداردی کوردیە یان مەبەست چییە لە زمانەوانی نوێ؟ بێگومان لە دوایدا دروستبوونی بەشە کوردیەکانەوە لە زانکۆکانی کوردستانە لە پەنجاکانەوە لە زانکۆی بەغدا دواتر لە زانکۆی سلێمانی وەکو زانکۆی دایک کە دروستە بێت لە کۆتایی شەستەکانە دوو ئیتیجا هەیە توانین بڵین لە ناو لێکۆڵینەوە زمانەوەیەکانی کوردیە. ئیتیجایشیان زیاتر بە کلاسیکی یا دیێری ناوبرێکە زیاتر لەژێر کاریگەری مەدرسەی ڕوسیایە ئەوتریشان زیاتر لەژێر کاریگەری مەدرسەی ئینگلیزیایە چۆمسکی و زمانەوانی نوێن. پرۆفیسۆر حەمەی مارف هیچە بۆ لەوانەی کە لەم ئیتیجاهی دووەمایە ینی ئێمە توانین حەمەی مارف چۆمسکی یاسا بە باوکی زمانەوانی نوێی کوردی دابنین هەر بۆیە ئەڵێن دیداری زمانەوانی نوێ لەبەرەوەی ئیشکردنە لەسەر تێزە نوێیەکانی کە لە جیانە هەن بە تایبەتی پرۆفیسۆر حەمەی مارف بۆ خۆی ئەو تێزانی چۆمسکی و دواتریشی لەسەر ڕێزمانی کوردی تاقی کردوێتەوە هەم لە زانکۆی ئەمریکی لوبنانی هەم لە هۆڵندا لە ئەمستردام لە دوای ڕاپەڕینەوە بۆیە ناومانناوەوە پەیوەست بە مەسەلەی زمانی ستانداردیشەوە پرۆفیسۆر حەمەی مارف هیچ بوو لەوانەی کە توێژینەوەی هەیە لەسەر زمانی ستاندارد لە کوردیدا کە بەداخەوە کە سیاست تا ئێستاکە نێشتووە لە سەرتاسەری کوردستانە یەک زمانی ستاندارد پێڕۆکرێک کە هەرچەندە بەبێ هیچ با بڵین بەهانەهێنانەوەیەک توانین بڵین کرمانجی ناوەڕاست کە حەمەی مارف یادی بەخێر بێ خۆی هەمیشە لە تەصنیفی ئێرە ئەیوت کرمانجی ناوەڕاست بۆ خۆی ستانداردا بەڵام ئێستا بە هەندێک هۆکاری سیاسی ئەرقەڵی بۆ دروست گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئێمە ئەگەر زمانی ستانداردمان نەبێت چۆن ئەتوانین کار بکەین لەسەر زمانی کوردی نوێ چۆن ئەتوانین کار لەسەر ئەمە بەڵێ بێگومان نوێەکە مەبەستمان لە ئاشناکردنی توێژنەوەکانمانە بە زانستی زمانی نوێ خۆدان نزانن زمانیش وەکو هەموو بوارەکانی تر لە پێشکەوتنایە توێژینەوە زمانەوەەکانیش لە پێشکەوتنان بێگومان
مەسەلەی نەبوونی زمانێکی یەکگرتوو یا خۆستاندار یا فەرمی ئەمە کێشەیەکی گەورەیە ئەمە لەسەر ئاستی نەتەواییش کێشەمان بۆ دروستەکە ڕەنگە بە نەتیجە بمانکە بە دوو نەتەوەی جیاواز کە ئەمە کارێکی زۆر خراپە ئێمە پێویستمان بەوە هەیە لێک نزیک بوونەوەمان هەبێت لە نێوان دیالێکت و شێوە دیالێکتەکان نەک لێک دوورخستنەوەکە بەداخەوە ئێستا سیاست ئەمانە لێک دوورخستوەتەوە کە ئەمە بە بڕای من بەشێکی پەیوەندیدارە بە سیاسەتی زمانیەوە کە نیمانە بەشێکشی ئەبێت زانکۆکانی کوردستان و بەشە کوردیەکان بۆ خۆمخوارانی زمانی کوردی سیاسەکان ناچارکەن بێنە پای ئەم بابەتە. زۆر باشە ئەو پانێڵانی سپینە بەڕێوە چێت چی و چی؟ جیان لە وتار و فیلمی دوکۆمنتاریەکان و ئەو یادەوەریانی کە لەسەر مامۆسای هەمومان پرۆفسۆر دکتۆر خەمەی معروف هەیە سێ پانێڵی تیا پێشوشەکرێ یەکیان با بڵین تایبەتە بە مۆرفۆلۆژیای وشیاری لە وەرگرتنی زمانات، یەکیان تایبەتە بە زمان و زانستەکانی تر بۆ زمان و ڕاگەیاندنە زمان و کۆمەڵاسیە زمان و زانستی دەروونەوە پێشکەوتنی ئەم زانستانە لەگەڵ زمانە لە شوێیەکان گیرە بنەوە ئاستی تێکەڵاویان و پانێڵێکشان لەسەر مەسەلەی هەڵسەنگاندنی کارە زمانەوانەکانی پرۆفسۆر خەمی معروف و دید و پەیام و پرۆژە لە ناو داهێنان لە ناو کارە زانستانەکانی پرۆفسۆر خەمەی معروفە کە لەلایەن سێ پرۆفسۆری بەڕێزەوە کە دوانیان خوێندکاری خۆی بوون پرۆفسۆر دکتۆر سەباح ڕەشید قادر و دکتۆر ڕەوف کەریم و پرۆفسۆر دکتۆر عەبدولجەباریش کە لەسەر دەستی ئەو مامۆسایانە پێگەشتووە کە خوێندکاری خەمەی معروف بوون واتە جیلی دووەمە کە توێژینەوەکان پێشکەشەکرێت. توێژینەوەکان لەسەر بە تایبەت زمانی کوردیە یان بە گشتی زمانە جیهانیەکان؟ دوو توێژینەوەیان تایبەتە بە زمانی کوردی و بێگومان پەلی شەهاوێ بۆ زمانەکانی تر توێژینەیەکشان تایبەتە بە زمانی کوردی و زمانی ئینگلیزی چکە پرۆفسۆر دکتۆر ڕەوف کەریم خۆی پسپۆڕەکەی لە بواری زمانی ئینگلیزیایە هەر مامۆستا خەمەی معروف بۆ خۆی پسپۆڕی زمانی ئینگلیزی بوو بەڵام کاری لەسەر زمانی کوردی و ئینگلیزی شەکرد زیاتر بەراورد و زیاتر ئیشکردن لەسەر ڕاستیەکانی زمانی کوردی لە ڕوانگەی تیۆرە زانستیەکانی زمانیەوە بە تایبەتی زمانەوانی نوێ. تایبەت کراون هیچیان بە بابەتی وەرجێڕانەوە بۆی بتوانین ئەو دەستەواژە کوردیانە بەرامبەر بە دەستەواژە جیهانیەکان هەبن لە زمانی کوردیە؟ بێگومان ئەم توێژینەوانە لە کاتی گفتوگۆکانە پەلەکێشن بۆ زۆر ڕەهەندی کرد هەر لەناو ئەو دڵنیام لە کاتی توێژەکانە ئەم بابەتانەش دروستە بێ و بەسەلێ وەرجێڕانیش ئێستا بووەتە بابەتێکی گرنگ لەسەردەما و پێویستی بەوە هەیە ئەمەش لە ناو چوارچێوەی پلانی زمانیا ئیشی لەسەر بکرێ بە بڕوای من ئەمە کارێکە ئەکرێت کۆنفرانسێک و دیدارێکی تایبەتی بۆ تەرخان کرێ بەڵام بە دڵنیایی هەم ئەو مامۆستا بەڕێزانەی لەوێن هەم لە کاتی مناقەشەکانە بێگومان هەلە هاوێ بۆ مناقەشەکردنی وەرجێڕان و ئاستی وەرجێڕانی ئێستای زمانی کوردی و پەیوەست بە زمانەکانی تر. ئەوانەی کە بێت یا بەشداری بکەن ئەبێت چ کەسانێک بن؟ کەسانی ئاسایی ئەبێ یان ئەبێ سپۆڕی و ئەوانیان هەبێ لە بوارەکە؟ دیدارەکە ئێمە لێرەوە بانیشتی هەموو کەس دەکەین و بە تایبەتی ئەوانەی کە با بڵین لە مەجالەکە ئەیانەوێت بەرەوپێش بچن و ئەیانەوێت زیاتر ئاستی خۆیان بەرنە پێشەوە و ئێمە لێرەوە داوامان کرد لە هەموو بەشە کوردیەکان هەموو بەشە ئینگلیزیەکان و مامۆستایانی زمانی کوردی و زمانی ئینگلیزی ئەو مامۆستایانەی کە ئێستا مامۆستان و لەسەر دەستی پرۆفسۆر خەمی معروفە پێگەشتوون و میدیاکاران بۆ هەموو چینی توێژەکانە توانین بڵین داوای لێکەین ئامادە بن و دیدارەکە دەوڵەمەندکەن بە تێبینەکانیان و بە سەرنجەکانیان. گفتوگوی تایە هەرتەنا توێژینەوەکان نەخرێتەوە؟ گفتوگۆشی تێدایە بەڵێ گفتوگوی کراوەی تێدایە لە دوای پێشکەشکردنی توێژینەوەکان. زۆر باشە ئامادەسازیەکان تەواو بووە؟ ئامادەسازیەکان تەواو بووە بەڵێ. لەکوێ کرێ؟ لە کۆلێجی پەروەردەی شارە زۆر لە زانکۆی هەڵەبجە ئەنجامەدرێت بەیانی کاتژمێر 9:30. بەیانی کاتژمێر 9:30. زۆر باشە. سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەشداریکردن لە پرۆگرامە. سپاس بۆ ئێوە جارێکی سپاس بۆ کورسات و داواکەین وەک هەمیشە پایان بە زمان و کولتوری ڕەسەنی کوردی بدرێت. سپاس بۆ ئێوە هیوادارین هەموو خەڵک بەدەنگمان بێت و ئامادە. دووبارە سپاس بۆ تۆ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین ئەندامی لیژنەی ئامادەکاری دیداری پرۆفیسۆر دکتۆر خەمەی معروف لە ژێر دروشمی یاد و وەفا. دووبارە سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵ